تەمەندرێژی تاقمێک دەسەڵاتداری ستەمکار لە هەرێم لە دوای خوڵقاندنی دەیان قەیرانی تاقەت پڕوکێن و دۆڕانی نیوەی خاک و ناڕەزاییەکانی خەڵک بەشێک لە هاوڵاتیانی بێهیوا کردووە لە گۆڕانکاری و نایانەوێت بەشداری پرۆسەکانی هەڵبژاردن بکەن کە وەشسوود و قازانجی بۆ و دەسەڵاتدارانەیە و بێهیواکردنی خەڵکیش هەر لە پیلانەکانی ئەو دەسەڵاتەیە بە بڕوای چالەکانی کۆمەڵی مەدەنی و زانایانی ئاینی بێهیوابوونی هەر تاکێک لە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان لە بەرژەوەندی دەسەڵاتە و بەپێی هەموو بنەمایەکی ئاینی و دیموکراسیانەش بەشداریکردن لە هەڵبژاردنەکان و دیاریکردنی چارەنووسی 4 ساڵی داهاتووی وڵات هەرکێکی ئاینی و نیشتیمانیانەی هەر تاکێکە. ناکرێ بە هیوابین بە پێچەوانەوە دەکرێت بە هیوایەکی گەورە وەکو ئەوەی کەوتم بنکەکانی دەنگدان بکەینە وێزگەی تۆڵەسەندنەوە بەو ڕوحیەتەوە بە ڕوحێتی تۆڵەسەندنەوە بە ڕوحێتی گۆڕانکاری هەم لە دەسەڵاتی سیاسی هەم لە دەسەڵاتی ئیداری لە هەرێمی کوردستانە بەو ڕوحێتە ڕووبکەینە سنووقەکانی دەنگدان لە بەرەوەی کە ئەگەر تۆ دەنگ نەدەی پێشێلکردنی مافی کەسایەتی خۆتە لە پێش هەر شتێک بەڕێی من. مەسئلەی هەڵبژاردن بەشێکە لە کایەکانی ژیان بۆ بەڕێوەچوونی وڵات و چاکسازی لە دەستوری وڵات چاکسازی لە بەڕێوەبردنی وڵات داکرێت. جا ئەگەر خەڵکی موسڵمان نەچێکی بێکێ بچێ ئەگەر خەڵکی ئیماندار خەڵکێک کە پەیامی ئیسلامەتی هەڵگرتووە نەچێ ئەو چاکسازی بکە ئەبێ کێ بیکە. ئەو کەسەشی کە پێی وایە جایز و دروستنی هەر زۆر سیر و عەجایبە کە داوای دلیل ئەکا چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کایەکانی ژیاندا بەشداری کردووە. بێئومێد نەبین من لە 4 ساڵ جارێکە یا چەند ساڵ جارێک بۆم هەیە بەڵێ بکەم یان دەنگێک بدەم ئەم دەنگە با بە کەسێک بدەم ئەیکەم بە نوێنەری خۆم با بێئومێد نەبم کەس بێئومێد نەبێ. بە بڕوای ڕۆژنامەنووسێک بەشداری نەکردنی هەر هاوڵاتیەک لە هەڵبژاردن واتە ڕازیبوون بەم دەسەڵاتە ستەمکارە و بە تاوانی دیموکراسی و ئەخلاقی ناوی دەبات. هەموو بەشداری نەکردنێ لە هەڵبژاردنە بە ناوی بوونی ناڕەزایەتی لە بارودۆخەکە و ئەوەی کە هیچ شتێ ناگۆڕێ لە بەرژەوەندی هێزە دەسەڵاتدارەکانە واتە بەشداری نەکردن لە دەنگداندا بە جۆرە لە جۆرەکان تەئیدکردنی دەسەڵاتی خراپی ئێستایی هەرێمی کوردستانە هەم لە ڕووی ئەخلاقیەوە تاوانە هەم لە ڕووی شەرعیەوە تاوانە و هەم لە ڕووی نیشتیمانیەوە تاوانە و بەشداری نەکردن لە هەڵبژاردنە گەورەترین تاوانی دیموکراتیە کە خەڵکی کوردستان ئەنجامیەدا. بە بڕوای بەشێک لە شارەزایانی هەڵبژاردن دوو حزبی دەسەڵات لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا پشتیان بە ساختەکاری و بەشداری نەکردنی هاوڵاتیان لە پرۆسەکە بەست بوو بۆ ئەوەی لە بریەوان دەنگ بۆ حزبەکانی خۆیان بدەن و پانتایی ساختەکاریان بۆ فراوانتر ببێت لە پێناو مانەوەیان لەسەر کورسی دەسەڵات کەچی بەو هەموو هێز و قۆڕخکاریەشەوە لە ڕووی بووجە و دەسەڵاتی سەربازیەوە هەیان بووە لەگەڵ هەر هەڵبژاردنێک ڕێژەی دەنگ و کورسیەکانیان کەمی کردووە کەوەش هیچ بیانوویەکی بۆ بێهیوایی خەڵک لە نەبوونی گۆڕانکاری لە دەسەڵات و سیستەمی حکومڕانی لە هەرێم نەهێشتووەتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.